لە تەوری دومدا باز لە ڕێزگرتن و ڕاگررتنی دڵی دایک و باوک دەکەین کە دایک و باوک وەکو فەقەرەیەکی گرنگی خێزانەوە هەروەها بڕبڕێ پشتی خێزانە کە دروستبوونی خێزانێکی تۆکمان خێزانێکی تەندروست لەسەر دەستی دایک و باوکە و پەروەردەکردنی داهاتوش دووبارە لەسەر دەستی دایک و باوکە پێویستە ئێمە چۆن ڕێزی دایک و باوکمان بگرین تەنها بە دەربڕینی خۆشەویستی یاخۆ تەنها ئەوەی کە خزمەتیان بکەین لە ماڵدا ئەمە ڕێزگرتنە چۆن بتوانین بە شێوازێکی دروست تەواوی خۆشەویستی تەواوی ئەو ئەرکوماندووبوونەی کە لە منداڵی پێیان داوین ئێمەش دووبارە پێیان بدەینەوە کاتێک کە دەگەنە تەمەنێک پێویستیان بە ئێمە دەبێت هەروەها لەگەڵ ئەوەشدا ئەمڕۆکەیەکی شەشە ڕۆژی جیهانی دایک و باوکانە کە ئەمیش لە نەتەوە یەکگرتوەکاندا دیاری کردووە کە یەکی شەش هەموو ساڵێک یاد دەکرێتەوە بە ڕۆژی جیهانی دایک و باوکان باسی زیاتر و قسە و باسی زیاتر و پرسیاری زیاتر لەسەر ئەم تەورە دەکەین با میوانداری میوانەکەمان ئیسماعیل سەید ئەمین ڕاوێژکاری خێزانی کە لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانە سڵاوت لەبێت کاک ئیسماعیل زۆر خۆشحاڵین کە لەم تەورە لەگەڵماندای سلامتان کە سلام عەلەیکوم بەیانیتان باش سڵاو ڕێز بۆ جەنابتان بۆ بنەرە بەڕێزەکانتان من خۆشحاڵتر بووم زۆر سپاس دەکەین کاک ئیسماعیل کاک ئیسماعیل ئەمەوێت لەوە دەست پێ بکەم ئایا ڕۆڵ و گرنگی دایک و باوک لەناو خێزاندا چییە؟ بەناوی خوای گەورە و مهرەبان وەڵات ڕۆڵی دایک و باوک لەناو خێزان هەر ئەو بابەتەیە کە خوای گەورە 1400 ساڵ لەمەوە پێش لە ڕێگەی قورئانی پیرۆزەوە مرۆڤایەتی فێر کردووە کە چۆن ڕێزی لە دایک و باو بکرێ مافەکانی دایک و باو چییە لەسەر منداڵەکانی کە زۆر بەڕوونی لە ئاەتە پیرۆزەکان باس کراوەوە فەرمودەشیرنەکانی پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەلات وەسەلام کە زۆر بە جوانی بۆ ئێمە ڕوون کردوتەوە لەوانەیە کە مافی دایک و باوکە لەسەر منداڵەکان یا ئەو ئەرکانە چیە کە ئێمە پێمان سپێردراوە وەکو تاکێکی مسلمان سپاس بە خۆی گەورە ئەوەیە کە خی گەورە چاکەکردن لەگەڵ دایک و باوک و ڕێزگرتنی دایک و باوکی لە دوای خۆپەرستی خۆی یان پەرستنی خودداوە هێناوە کە خی گەورە دەفەرمێ ووصينا الإنسان ووصينا الإنسان أن لا تعبدوا عفوا وقضى ربك أن لا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا خی گەورە ئەمری بە ئێوە کردووە کە ئەو بپەرستن پاش ئەویش چاکە بکەن و بیر بکەن لەگەڵ دایک و باوتان باش بن لە ئاەتێکی ترمان هەیە کە هەمان ئەوەی کە ئێستا ویستم بڵێم ووصينا الإنسان بوالديه إحسانا یعنی کە خوای گەورە دەفەرمە ئێمە وەسیەتمان بە مرۆڤەکان کردووە بە تاکەکانی مرۆڤاتی گرۆهی مرۆڤات کردووە کە باش بن لەگەڵ دایک و باوکیان ڕێزیان لێ بگرن و مافەکانیان بۆ دابیر بکەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکی تردا پرسیاری لێ دەکەن پێی دەفەرمون ئەی پێغەمبەری سەڵات وەسەلام چ شتێک لە لای گەورە خۆشەویستە چ کارێک خۆشەویستە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ یەکێک لە شتانەی کە باسی دەکا ئەوەیە کە چاکەکردن لەگەڵ دایک و باوک کەواتە چاکیکردن لەگەڵ دایک و باوک و ڕێزگرتن لەگەڵ دایک و باوک فەرمانێکی ئاینیە فەرمانێکی دینیە و ئەرکێکی دینیە لەسەر تاکەکانی مرۆڤ کە بەرامبەر دایک و باوک بکە ئەمەش لە کوێوە سەرچاوی گرتووە ئێمە هەمووان دەزانین کە مناڵ کاتێک کە لە دایک دەبێ سەرچاوی وجودی ئێمە سەرچاوی هاتنە دنیای ئێمە دایک و باوکمانە و ئەو دایک و باوکەیە کە شەو نخۆنی کردووە و چۆن دەڵێن ئازیەتی کێشاوە و خۆی ماندوو کردو کاتەکانی خۆی تەرخان کردووە بۆ پەروەردەکردن و بۆ ژیان گوزەرانکردنی منداڵەکانی و بۆ ئەوەی ئەو منداڵە کە ئێمە لەسەر پێی خۆمان بوەسین و دوجار بگەین بەو قۆناغی کە دواتر دەتوانین ئێمە پشت بە خۆمان ببەستین ئەو تاکی کە ئێستا ئێمە هەین هەمووی بەرهەم و ئەنجامی ئەو هەوڵ و کۆش و ماندووبوونەی دایک و باوکمانە کە ئێمەی پێگەیاندووە کەواتە کەمترین ماف لەسەر ئێمە کە وەکو پاداشتێک بیدەینەوە
ئەوەیە کە ئێمە دەبێ ڕێز لە دایک و باوکمان بگرین و بەدەم داواکاریان بچین و ڕێز لە بیر و بۆ چوگنەکانیان بگرین و کاتیان بەتەر بخان بکەین و بەو شێوەیە کە ئەگەر بینە سەر خاڵەکانی تر دواتر. زۆر باشە ماوەسا یانێمە لە تەوەری یەکەی بەرنامەکەماندا بۆ پێی کە ڕۆژی گیانی منداڵان بوو زۆر بە گرنگی و زۆر بە وردی باسمان لە پەروەردەی منداڵ کرد تا چەند گرنگە دایک و باوک بە شێوازێک لە شێوازەکان منداڵ وا پەروەردە بکات کە ئیدی ڕۆژێک لە ڕۆژان لە داهاتوودا ئینشاءڵڵا ئەگەر منداڵە تەمەنی پێبەخشرا لەلایەن خۆی باڵادەستەوە دەبێتە دایک و باوک و دووبارە خێزان دروست دەکات و کاریگەری دەبێت لەسەر ماڵ و منداڵی واتە گرنگە کە دوو جۆر پەروەردە بکرێت هەم منداڵەکە بەو شێوازە پەروەردە بکرێت کە گەورە بوو ئەم منداڵە ڕێز و خۆشەویستی ببەخشێتەوە بە دایک و باوکی و بۆ داهاتووشی پەروەردە بکرێت. وڵا مامەستا دانیێر دەستەکان خۆش بێ بەڕاستی ئەو بابەتە زۆر گرینگە و بابەتێکی کە زۆر خەڵکمان هەیە سەری لێ دەرناکە یاخود بە گرنگیەوە بابەتەکە هەڵناسەنگێن ئەویش ئەوەیە کە کاتێک کە تۆ دەتەوێت مناڵەکانت باش بن لەگەڵت و دەتەوێت ڕێزت لێ بگرن و دەتەوێت ئەو کەسە بن کە تۆ لە دوجار بتانی لە ژێر سێبەریاندا بحەسەیەوە و مافەکانت دوجار بێ بدەن ئەوەیە کە تۆ دەبێت لە قۆناغی مناڵی گرنگیان پێ بدەیت و پەروەردەیان بکەیت و بە شێوازێک بیان هێنیە سەر دنیاوە کە ئەو تاکەی لە دەرچێت کە تاکێکی سود بەخش بێ و تاکێک بێت کە پەروەردەکرابێ بە پەروەردەیەکی جوانی خاوەن ڕەوشت و ڕازگۆ و کۆمەڵک ئەو پامانەی کە هەیە بەڕاستی خۆ ئەگەر بگەڕینەوە پێشتریش ئەوەی کە وەکو پێم ساسم دەفەرمە ئێوە لە ئەو کەسانە بگەڕێن مەسەرەن لە شوێنێکی بیئەیەکی وا دروست بکەن کە خێزانێک بکەن بە خێزانی خۆتان کە بتوانن ئەو بەرپرسیارەتە هەڵبگرن لەگەڵ باوکەکە منداڵێک و نەوەیەک بخاتەوە کەسێک بخاتەوە ناو کۆمەڵگە کە دوجار تۆ سوودی لێ ببینیەوە چونکە ئەوەی کە ئێمە لە بواری دەرونی وە لە بواری پەروەردەی منداڵ و خێزان بیستمانە و درکی پێ دەکەین ئەوەیە کە مناڵ هەتا تەمەنەکەی 7 ساڵی تەنها زانیاریەکان وەردەگرێت تەنها ئەو شتان و ڕەفتارانەی کە لە چواردەورەیەوە دروست دەبێ وەردەگرێت بۆیە ئەگەر دایک و باوکێکی بەڕێز و دایک و باوکێکی خاوەن ڕەوشت و ڕازگۆ و ئەو خاوەنی ڕەوشتە جوار و ئاکارە جوانەکان بن بە دڵنیاییە و منداڵەکان لە ڕێگەی ئەو ڕەفتارانەوە وەردەگرن ئەگینا ئامۆژگاری لەو تەمەنەدا هیچ ڕۆڵێکی نابینێ مناڵ دەبینێ ناک دەبیستێ بۆیە زۆر گرینگە دایک و باو ئەگەر دەیوێ مناڵێکی ڕێکوپێک و مناڵێکی ئەو مناڵە بێ کە دواتر شانازی پێوە بکە لە قۆناغی سەفەر هەتاکو 7 ساڵی زۆرترین گرنگی پێ بدا زۆرترین خۆشەویستی پێ بدا فێری باڵاکانی ناو کۆمەڵگا بکە و پەروەردەیەکی جوان و تەندروستی بکە ئەوێ پێدەڵێ ئەو قۆناغە پێی دەوترێ قۆناغی بناغا و قۆناغی ینی سەرەتای دروستبوونی کەسایەتی مناڵەکە کە ئەوە زۆرێک لە بەڕاستی دایک و باوکان گرنگی پێنادەن و کەم تەرخەمی دەکەن منداڵەکان بەجێ دەهێڵن بۆ مۆبایل و ئایپاد و شاشەکانی ئەنتەرنێت بەداخەوە کە ئەویش کۆمەڵک نەڕەوشت و کۆمەڵک تەسەڕفات و کۆمەڵک ئاکاری ناشرین لێ فێر دەبن دوجاریش کاریگەری لەسەر منداڵ دەبێ بۆیە بڵێ ئەگەر منداڵ خراپ دەرچوو دڵنیا بن لەوەی کە لە قۆناغی مناڵی کێشەی هەیە لە مناڵی ڕەفتارەکانی نادروست بووە داک و باوێکی توندوتیش حتمی منداڵێکی توندوتیش دەرەسێ داک و باوکێکی گرنگی پێنەدەر یا ئیهمال لە پەروەردەی منداڵ دوجار منداڵێک دروست دەبێت کە مافەکانی پێشێل دەکا و دوجار ڕێزی ناگرێ و دوجار ناتوانێ بەو شوەیە بێ کە دایک و باوکە دەیخوازێ. زۆر باش مامۆستا لەوانەیە زۆر جار بتوانین کە بە شازێکی باش ڕێزی دایک و باوکمان بگرین و خۆشەویستیان بۆ دەبڕین بەڵام هەندێک کات ئەو گەنجانەی کە لە ماڵەکاندا هەنیا خودت ئەوانەی کە چوونەتە ماڵی خۆیان لەوانەیە بە شێوازێک لە شێوازەکان باش نەتوانن کە ڕێز و خۆشەویستی دەربن بۆ دایک و باوکیان لەوانەیە بەرامبەر دایک و باوکیان زوو هەڵ بچن یاخود سەردانی دایک و باوکیان کەمتر بکەن ئێمە چۆن بتوانین بە شێوازێکی باش بە شێوازێکی ڕێکوپێک خۆشەویستی بۆ دایک و باوکمان دەرببڕینەوە دڵیان ڕابگرین و وایان لێ بکەین کە دڵیان نەڕەنجێ بەرامبەرمان.
بەڵێ صراحة أو بابته وكو زناب باسكر مثلا دو محورات دو تورة مثلا أو دايكو أو جنزاني أو كروكساني كلاقل دايكو باوكي عند جين ياخد ليان نزيكن لقركيكن يا ناوتيكن دار ئەوان بە شێوازێک مامەوەڵە لەگە داکوبا بکەن و ئەوانەی تریش کە دوورن لە شارێکی ترن یان لە وڵاتێکی ترن بە شێوازێکی تر دەبێ مامەڵە لەگەڵ داکوبا بکەن ئەوانەی کە دوورن کە پرسارەکەی جەنابتانە ئەویش ئەوەیە کە على الأقل ڕۆژی بەلانی کەمەوە 5 دقەیەک ئەگەر زیاتریش بێ 10 دقەیەک دیاری بکە و تەرخان بکە بۆ ئەوەی بیکاتە بەرنامە ئەو ڕۆژە و لەو کاتەدا هەواڵی دایک و بابی پێ برسێ و لە تەندروستیان بپرسێ و ئەگەر دوو قسەی خۆشیان لەگەڵ بکە ئەوە دەبێتە سەرەوەی کە دایک و باوکەکان دەرگبەوەی دەکەن کە ئەو منداڵە هەرچەندە لە ماڵەوە جیابەتەوە هەرچەندە لە ماڵەوە دوور کەوتۆتەوە کەواتە گرنگی پێدان و هەواڵپرسینی بۆ دایک و باوکەکەی هەر لە شوێنی خۆیەتی و ئەو پردی و خۆشەویستی لە نێوان دایک و باوکەکە ماوە لەگەڵ منداڵەکەیان پارێزراو دەبێ و ئەوە دەبێتە جێگای دڵخۆشی ئەوە یەک خاڵی دووەم بکرێ ئەگەر لە ماوەی هەفتەیەکدا بێ ئەگەر نزیک بێ ئەوە زووتریش ئەگەر نا مانجی جارێک یان 2 هەفتە جارێک بیکات بە بەرنامەی خۆی کە سەردانی بکە بە سەردانێکی بە لەلایەن بمێنێتەوە بۆ ئەوەی لە ڕووی جەستەییشەوە سەردانی دایک و باوکەکە نەک هەر ئەوەی کە بە تەلەفۆن تەواو وازی لێبێنێ و دوجار ئەگەر ناحیەی مادی دایک و باوکەکە باش نەبێ ئەوە بڕیار بدا مانگانە یان 2 مانگ جارێک بەپێی ئەو ئیمکانەتە دارایی کە خۆی هەیەی بڕێک پارە بکات بە هەدیە یا بڕێک پارە بکات بە خواردن یان کەلوپەل یان هەر شتێک لەو بابەتانەی کە هەیە دەکرێت لەگەڵ دەستی خۆی بیباتەوە ماڵێک کە ئەمەش عیلاقە و پەیوەندیەکە خۆشتر دەکات و دوجار ئەگەر جارجارە هەندێک حاڵەت هەیە کە پێویستی بە ڕاوێژی داک و باو هەیە ئەگەر پرسیان پێ بکە و قسەیان لەگەڵ بکە و جۆرێک بێ لە حساب بۆکردن چکە دایک و باو یەکێک لەو شتانی کە زۆر دڵخۆشیان دەکات و زۆر جێگای ئارامی و دڵدەرونی خۆشی دایک و باب دەوەیە کە کاتێک کە منداڵەکانی کوڕکسەکانی لە شتێک لەو بابەتانی کە ژیانی تایبەتی شخصی خۆیانە ڕاوێژیان پێ دەکەن ئەم بابەتە ڕاوێژ واتە تەنها ڕاوێژکردن و گفتوگۆکردن لەسەری ئەگینا دەتوانن کوڕکسەکان ئەگەر قەناعەتیان بە بابەتەکەنەوە پرسیان یان بڵێن بەگوێیان نەکەن بەڵام بەس پرسپێکردنەکە بەس گفتوگۆکردنەکە لەگەڵی بۆ دایک و باوکەکە کافیە و جێگەی دڵخۆشی دەبێ بەڵام ئەگەر دوجار دوابڕیار بۆ کوڕکسەکە دەبێ ئاساییە بۆی غەڵەت لە بابەتەکە تێنەگەیڕێ هەموو ئەو ڕێگانە دەبن بەوەی کە کوڕکسەکان گەنجەکان ئەم گەورەیی دایک و باوک لە دڵ و دەرونیاندا بهێڕێتەوە دایک و باوک هەز نەکەن کە بەهۆی تەمەنیانەوە بەهۆی گەورەبوونی کوڕەسەکانیەوە و هەست نەکەن کە پێویستیان پێنینە و بوونەتە کەسێکی سەربەخۆ کەواتە دایک و باوک نابێت تەداخل لە ژیان ئێمە بکە نابێت ببێتە هۆی ئەوەی کە قراراتیان بەسەر ئێمە دەپسەپێنێ کە ئەمەش دڵ و دەرونی دایک و باوک ناخۆش و ناڕەحەت دەکات بۆیە پێویست دەکات ڕاوێژیان لەگەڵ بکرێت. ماوەسا ئیسماعیل سەبر و تەحەمل و ئارامی تا چەند گرنگە منداڵ لەگەڵ دایک و باوکی هەبێ کاتێک کە دایک و باوکی لە تەمەنێکدایە خۆ دەزانی کە گەشتیتە تەمەنێ بە شاز لە شازەکان ئەم دایک و باوکە ئەم کەسە بە تەمەنەوەکو جاران نییە کۆمەڵێک تەعامل و تەسەڕوفی لەوانێ بگۆڕێت تا چەند گرنگە مامەڵەکردن لەگەڵیدا زۆر بە ئارامی بێت و سەبر و تەحەملمان هەبێ لەگەڵ یانە کاتێک کە شتێک دەڵێ پێچەوانەی ئەو بابەتی ئێمە یاخود پێچەوانەی ئەو ڕای ئێمەیە ئەو شتەی ئێمەیە. بەڵێ مامۆستادانێر ڕاستی ئەو بابەتە بابەتێکی قورسە چێ دەتوانێت چارەسەری بکە یان بەچی دەتوانین چارەسەری بکەین تەنها ئەوەی کە من بە قەنەعەتی من بێ ئەوەیە کە دایک و باوک نیعمەتن دایک و باوک هەدیەیە و دیاری خوای گەورەیە بۆ منداڵەکانی بۆیە وجودی دایک و باوک لە ژیانی منداڵەکان باشترین دیاریە بۆ ئەو کوڕکسەکانی. ئەوەی کە مەبەستمە بیڵم ئەوەیە کە ئینسان دەبێت بزانێت کە
ئەو کەسی کە تۆ مامەڵی لەگەڵ دەکەی جیاوازە لە چاو هەموو ئەو کەسانەی تر کە تۆ مامەڵەیان دەکەی جیاوازە لەگەڵ کوڕەکەت جیاوازە لەگەڵ کچەکەت لەگەڵ خێزانت لەگەڵ هاوڕێکانت لەگەڵ دراوسێکانت لەگەڵ هەر کەسێک تر ئەو کەسەی کە تۆ هاتووی ڕوبەڕووی دەبیەوە یاخود تۆ ڕەو دەکا یا مەسەرەن مووقیفێک دەنوێنێ کە تۆ قەنەعەتت پێی نییە ئەوە دایک و باوکتە دایک و باوک لەسەر و هەموو شتەکانی تر و کەسەکانی ترەوەیە بۆیە وەکو ئەمرێکی خوایی وەکو عیبادەتێکی خوایی کە ئێمە دەبێت سەیری بابەتەکە بکەین کە دایک و باوک جگە لەو حاڵەتانی کە ئەمرمان پێ دەکا بەوەی کە پێچەوانەی ئەمرەکانی خوا بوەستینەوە لەو کاتە ئێمە دەتوانین ڕوبەڕوویان بستینەوە یاخود بە قسەیان نەکەین ئەوکانی تر هەر هەمووی واجبە لەسرت کە تۆ وەکو تاکێکی مسلمان وەکو تاکێکی مرۆڤ کە تۆ ئەو کەسەی لەگەڵ تۆ مامەڵە دەکات و قسەن لەگەڵ دەکات ئەوە ئەو هەدیە و ئەو دیاری خوایە کە خوای گەورە بە تۆی بەخشیوە بۆیە هەموو هەوڵێکت بۆ ئەوەی بێکە ڕێزی لێ بگری و ئارامبی بەرامبەر بە قسەکانی و هیچ خۆت شڵەژێنی و بزانی کە ئەو دایک و بابە هەمان ئەو دایک و بابەنە کە تۆیان پێگەیاندۆ گەیاندونتە ئەو قۆناقی کە ئێستا تێدای بۆیە ئەگەر ئەو قسەیەک دەکات ئەتۆ قەنەعەتت پێی نییە ئاخر ئەو دایک و باوکە لە قەنەعەتی تەمەنی خۆی وش ئەو سەردەم و زروفەی تیدا ژیاوە قەنەعەتی پێ بووە ئەگەر بۆ تۆ ئێستا ناگونجێ ئاساییە لی وەرنەگری یاخود ئاساییە بەگوینەکەی بەڵام بە شێوازێک ناکە ئەو هەست پێ بکە کە تۆ گرنگی پێنادەی و ڕێزی لێ ناگریوە بە شێوەیەک مامەڵی لەگەڵ ناکی کە ئەو دڵی پێی بێشێ بۆیە یعنی وەکو وتم یەکێک لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ کە لی دەپرسن سێ جاران دەفەرمێ خراپترینی تاوانەکان یان ئەو تاوانە گەورەکانی کە لە مرۆڤ تووشی دەبێ لە دوای شیرک بیللا یان هاوبەشیدانان بۆ خوای گەورە یەکێک لە تر چییە عقوق الوالدین عقوق الوالدین یعنی چی یعنی بەگوێ نەکردنی دایک و باو ڕێز لێ نەگرتنی کەم تەرخەمیکردن بەرامبەری پێشێلکردنی مافەکانی کەواتە ئەگەر من وەکو موسڵمان ئەگەر کارێکم نواند بەرامبەر بە دایک و باوکم ببێتە هۆی ئەوەی تاوانێکی گەورە ئەنجام دەم ئایا واجب نییە لەسەر من بە شێوازێک مامەڵە بکەم و بە شێوازێک خۆم بەرمەجەکەم و مێشکم بەرمەجەکەم کە بەوەی کە ئەو کەسەی من مامەڵەی لەگەڵ دەکەم ئەو کەسە دایکمە باوکمە ئەو کەسەیە کە سەبەبە بۆ وجود ئەو کەسەیە کە بۆ سەبەبە بۆ ئەوەی کە من ڕەزامەندی خوای بەدەست بێنم هەروەک خوای پێم ساسەنمان دەفەرمێ رضا الله مع رضا الوالدين وسخط خواي گەورە مع سخط أبوين يعني والدين كواتا رەزامەند بوونی خوای گەورە لە من ئەو کاتەیە کە من دایک و باوکم لێم ڕازی بێ و کاتێکیش کە دایک و باوکم لێم ڕازی نەبێ خوا لێم ڕازی نابێ ئاخر ئەو قسە گەلێک گەورەیە و ئەو پڕمانایە کە ئێمەی مرۆڤ کە هەموو کارێکمان بۆ ئەوەی کە خوا لێمان ڕازی بێ ئەگەر ڕەزامەندی دایک و باوک بەسترا بێتەوە بە ڕەزامەندی خوای گەورە نەک جارێک 100 جار دەیکەمە ئەرگ لەسەر خۆم بەوەی کە هەرچی لە توانامدا هەبێ و هەرچی واجبە ئەرکەی دەخۆم بە زیادیشەوە بەرامبەر بە دایک و باوکم ئەنجامی دەدەم و مافەکانی بە زیادیشەوە بۆ دابین دەکەم تەنها لەبەر خاتری خوا و لەبەر خاتری ئەو ماندوو بوون و ئەو جوهدانەی کە دایک و باوکم هۆکار بوونە بۆ هاتنە دنیای منەوە دەبێت ئەو پەڕی جهد بکەین کە ڕێزیان لێ بگرن و سەبر و تەحملمان بەرامبەر بە بۆ چوونەکانیان هەبێت. زۆر باشەمە مۆستا لەوانەیە ڕۆژانەی ئەم دیاردێ ببینین یاخود ئەم حاڵەتانە ببینین کە منداڵەکان دایک و باوکیان لە ماڵەکان بەتەنیا جێدەهێڵن یاخود دایان بەنە خەڵەتگەی پیری لەوانەیە چەندین مقابلەمان بینێ بە ناو بازاردا کە پیاوێکی پیر یاخود ئافرەتێکی پیر خەریکی کارێکی ناوبازارە ئیش ئەکات لێ ئەپرسن ئایا کە تۆ منداڵت هەیە ئەڵێ منداڵم هەیە جاروایڵە 3-4 کرد ئاخود 3-4 کچم هەیە هەمویان بە ژیانی خۆیانەوە سەرقاڵن و دەستیان لە دایک و باوکەکە بەراوە تۆ چیت هەیە لەسەر ئەمە تا چەند پێویستە کە ئێمە گرنگی بۆ بدەین کە چەندێک دایک و باوکمان ماوەی 25-30 ساڵ ئێمە بەخێو دەکەن ئێمە بۆچی ناتوانین ئەوان لە کۆتاییەکانی تەمەنیانە بەخێو بکەین؟ بەڵێ واللهی بەداخەوە ئەو وێنانە دەبینین و ئەو دیاردانە بینین و ئەو حاڵەتان دەبین کە لە
تەلەڤیزیۆنەکان و دەیان بینین بەڕاستی هەرچەنە من پێم وایە ئینشاڵڵا ئەوە چەند حاڵەتێکن و نەبووە دیاردەیەکی زۆر چونکە لەناو کۆمەڵگای ئێمە کۆمەڵگای کوردەواری بە تایبەت وە کۆمەڵگای مسلمانان ڕێژی زۆرینەی ڕێز لە دایک و باوکی دەگرێت بەڵام ئەو حاڵەتانە شەر هەن کە جەنابەت باسی دەکەی من ئەوەل و ئاخیر بۆ دوو خاڵەت دەبینمەوە خاڵی یەکەم ئەوەیە کە بەڕاستی ئەو کەسانە لە بێ ئیمانیانە و لە ئیمان زەعیفیانە چونکە هەر وەک باسم کرد کە ئەگەر کەسێک بزانێ ڕەزامەندی خوای یەکسانە بە ڕەزامەندی دایک و باوکی هەرگیز کارێک ناکە کە دایک و باوکی بەجێ بهێڵێ لەسەر جادە یاخود تەسلیمی حکوومەت و ئەو شوێنانی کە خانەی بە ساڵاتوان بکە کە خزمەت بکرێ بەڵکو لە سەرەوەی دیوەخان و شوێنی خەوتنی خۆی دادنێ و بە شێوازێک مامەڵی لەگەڵ دەکە کە هەموو کاتەوەکووا بزانێ ئەو پیاوە ئەو باوکە هەر ئەو باوکەی جارانە کە ساحب قەرار بووە ساحب بەرپرسیارەتی بووە و ئەو کەسەیە کە خاوەنی ئێمە و ماڵ منداڵەکانمان هەروەک ئەو فەرموودە پیرۆزەی کە پێم ساسم دەفەرمێ خۆتان و ماڵ و منداڵتان و سەروەت و سامانتان هی باوکتانە کەواتە لاوازی ئیمان هۆکارێکی سەرەکیە بەڕاستی کە کەسێک جورئەتی ئەوەی بکە کە ئەو دایک و باوکەی کە بە چەندین ساڵ شەو نخۆنی و خزمەتی کردووە ببێتە هۆکاری ئەوەی کە دوجار لە شوێنێکی تر پەروەردە بکرێ و ژیانی بەسەر بکە و لەو کاتەیشدا بێت کە ئەو باوک و دایکە پێویستیان پێیە لەبەرەوەی ئەگەر دایک و باو لە تەمەنێکی وادا بن تەمەنێکی گونجاو بن و خوان بتوانن لەسەر پێخوان بەوەستن بە دڵنیاییەوە هیچ گرفت دروست نابێ ئەگەر ئەو لە ماڵێکتر بێ بەڵام کاتێک کە تەمەنیان دەگاتە تەمەنی 6 ساڵ 70 ساڵ و ئەو تەمەنەیە کە خوای گەورە دەفەرمێ ئەوانە دەستنە قۆناغێکە پێویستیان بە یارمەتی بەڕاستی ئەوە ئەو کاتانێک کە چۆن تەمەنی منداڵی ئێمە پێویستمان پێ بۆ ئەوانیش دەگەڕێنە ئەو تەمەنی منداڵی کە ئێمە وەکو دایک و باوکێک بۆ دایک و باوکمان بین و پەروەردەیان کەین خاڵی دووەم ئەو بەڕاستی ئەوەی کە لەوانەیە جۆرێکیان کاریگەری پەروەردەی خۆیان بوو بێ کە نەیانتوانی بێ سۆز و خۆشەویستیان پێ بدەن دوجار بەو شێوێ منداڵێکیان پەروەردە کردووە کە چاکیان بەو شوێ دەدەنەوە. زۆر باشە مامۆستایان لە کۆتاییدا زۆر جار کوڕان و کچان کاتێک کە دایک و باوکیانە دەست دەدەن ئیدی پەشیمانن لە کۆمەڵی هەڵس و کەوت کە لە ڕابردوودا لەگەڵ دایک و باوکیاندا ئەنجامیان داوە تا چەند گرنگە کە لە ئێستادا و کەسانی دایک و باوکیان هەیە ڕێزی پێبەخشن ئاگایان لە دڵیان بێ مامەڵەیەکی جوانی بەرامبەر بە دایک و باوکیان بکەن وەک دیارە ئەمە مردن بەدەست خۆی باڵادەستە لەوانەیە ئەوان پێش ئێمە بکەون و دوایی خەفەت بخۆین یاخود گرفتار بووی کە ئەگەر هەڵسوکەوتێکی ناشرینمان بەرامبەر بکردبن زۆر بە کورتی مامۆستایان گرنگترین ڕێنمایی چێ بۆ بابەت. دەستەکان خۆش بێ پرسیارێکی زۆر لە جێ مام سەدانێ بەڕاستی ینی هەرێکێک لە ئێمە نازانین کەی ئێمە دەبرین یان دایک و باوکمان دەبرین کاتە ئەگەر لی بپرسی گریمان پاش 24 ساعتی تر تۆ وفات دەکەی یان باوکت وفات دەکات تۆ چی دەکەی دەبێ ئەو جوابە بکەین بە بەرنامە بە ئەوەی هەتا ئەو کاتێکە دایک و باوکمان لە ژیاندا دەردەچن ئێمە بەو شێوازە بکەین واتە ئەگەر من دامنا احتیمالی هەیە کە پاش 24 ساعتی تر دایک و باوکم وفات بکەن کەواتە چی واجبە لەسرم بیکەم ئەوەی کە ئەو پەڕی ڕێزی بۆ بنوێنم بۆ ئەوەی وەکو ئەو مرۆڤانەی کە خوای گەورە دەفەرمێ یا لەیتەنی بەکار نهێنین کەواتە ڕێزیان لێ بگرین گرنجیان پێ بدەین کاتیان بۆ تەرخان بکەین بەدەمیانەوە بچین ڕێز لە بیر و بۆچوونەکانیان بگرین وا هەست بکەن کە ئەوانە ئەو دایک و باوکانە کە ئێمە پێویستیمان پیانن و ئێمە پێویستیمان بە ئامۆژگارەکانیانە پێویستیمان بە حکمەتەکانیانە پێویستمان بە وجودیانە لە ناحیەی دەرونیەوە سەلمێراوە کە باوەشێکی دایک بەقەدەر یەک مانگ ئاسوودەیی و دڵ و دەرونی بۆ کوڕکسەکانی دێنێکەواتە ئەم نیعمەتەی خوای گەورە کە بە ئێمەی داوە پارێزگاریان لێ بکەین و سپاسیان بکەین لە وجودیان سپاسیان بکەین لە ماندووبوونیان و سپاس بکەین لەوەی ئەو ئێمەیان هێناوەتە وجود هەموو ئەو ڕێگانە هەوکارن بەوەی کە بتوانین دڵ و دەرونی داک و باوکمان خۆش بکەین و فرسەتەکان استفادە لێ بکەین بۆ ئەوەی دڵ و دەرونیان ئاسوودە بێ. زۆر سپاس بۆ ئیسماعیل سەید ئەمین ڕێژکاری خەزانی کەرەم تۆرە لەگەڵمانە بووی زۆر سپاس دەکەین.